من ئێستا لە پارکی ئازادیم ئەم شەو نزیکەی 1000 باڵۆنی ئاگرین هەڵدەدرێ بە ئاسماندا کە بە دریملایت ناسراوە. ئەمە خەڵکێکی زۆر لە ئێستادا لە دەوروبەری ئەو دەریاچەی پارکی ئازادی کۆبوونەتەوە بۆی کە ساتێکی خۆش تۆمار بکەم. نەچمە لای ئایسار محەممەدێکێ لە سەپەرشتیارانی پرۆژەکە. سڵاو لێ بخاتون. ئەم پرۆژەیە چییە؟ چەند کەس بەشداریەکە کە بێتە ئێرەوە؟ وەکوەزانن ئێمە ئیڤەنتەکەمە ناوی جیملایتە، هەڵدانی باڵۆنە بە ئاسمان و پێشتر لە وڵاتانی کە لاوازەم هەموو ساڵی جارێک دووبارە ئەکرێتەوە ئەم فستیڤاڵە. خۆی خەڵکی تایلاند و چین و ئەوانە زیاتر بۆ خۆزگە خواستنێک ئەم ئیڤەنتە ئەکەن یاخود بۆ چونە نوێ ژیانێکی نوێ. بەڵام ئێمە وەکو ئەنجامدانی چالاکێکی تازە و ئەزمونێکی تازە بۆ خەڵکی حەزمان کرد ئەنجامی بێ بۆ خەڵکی. چەند باڵۆن ئامادەیە بۆ هەڵدانم شەو؟ ئەمڕۆ 1200 باڵۆن ئامادەیە. 1200 باڵۆن. 1200 باڵۆن. نرخیان چۆنە باڵۆ؟ ئەمە بە فریە درێ بە بەشدار بۆ یاخود پیانە فرۆشرێتەوە؟ پیانە فرۆشرێ. نرخەکەی چەندە؟ نرخەکەی 8000 بوو پێشتر و ئێستاوی بێ حجز بکە بە 12000. ئەو کەسایی کە بەشداریان کرد تەمەنیان چۆنە؟ تەمەنیان گەنجە یا کەسانی تەمەن گەورەن چۆنن؟ ئەکی زۆربەی گەنجە چکە گەنج زیاتر حەزی لەم بۆ نانەیە. باشە خاتو ئەیسان ئەمە ئاگری پێوانرێت و بەرزەبێتەوە باڵۆنە. لە حاڵەتی کەوتە خوارەوە خەڵک کە زەرمەند بێ ئێوە حسابیوەتان کردووە؟ بێگومان زۆر دوور ناڕە و کە کەوتیشە خوارە ستافمانەیە پاکێکاتەوە. واتە ئەگەر هەچ کەسەی زەرمەند بێت یا ئەوەی نابێت بە ئاگرەوە ناکەوێتە خوارەوە، ئاگرەکەی کوژێتەوە ئەنجاکەوێتە خوارەوە. واتە بەترسیەوەی نییە؟ نانە. زۆر سپاس بۆ بەڕێستان. بەڵێ ئێستا لە دەوروبەری پارکی ئەو دەریاچەی کە لە پارکی ئازادیە هەیە کە یەکێکە لە دەریاچە گەورەکانی ئێرە هاوڵاتێکی زۆر کۆبۆتەوە بۆی کە ئەو باڵۆنەی کە پێیانە بە ئاگرەوە هەڵیبەن هەندێک لەو کەسانە ئاواتێکە خاتە دڵیەوە و پاشان باڵۆنەکە دەفڕێنێت. ئەوەی کە هەیە ئەیانەوێت دیمەنێکی جوان تۆمار بکەن ئەم شەو لێرە بۆی کە وەکو یادەوەریەکی لێبێ کامە لە وڵاتانی دیکەدا ئەم کلتورە هەیە کە بەم شێوازە باڵۆن ئەفرێنن. خاتوی نێسڵاوتان لێبێ ئەم شەو هیچ ئاواتێکتان هەیە کە ئەمە بفرێنیتەوە؟ چۆن بوو بەشداری کرد؟ بەشێک ڕاستەخۆ لەگەڵتانە. وڵای چۆن بوو بەویستە بەشداری بکەیت؟ وڵای ڕەفیقەکەم بۆی ناردم ئیتر حەزم کرد بەشداری بوو. یەکەم جارە ئەمە بەکارێنی؟ بەڵێ. پیاوەتی چۆن بەکارێت؟ نەخێر. پێنەوتووی؟ نا. زۆر سپاس بۆ بەڕێستان. بەڵێ ئەوەی کە بینن هاوڵاتیش زۆر لێرن ئەم شەو کە ئەیانەوێت کە ساتێکی تایبەت تۆمار بکەن کە ئەوەی کە هەیە لێرەدا ئەیانەوێت ئەوەی کە دیمەنێکی جوان ببینن کە چەندین نزیکەی 1200 باڵۆن ئەم شەو ئەچن بە ئاسماندا کە ئاگریان پێوە کە ئەمە لە زۆرێک لەو کەسانی کە هاتوونە تێرێڵەکە لە وڵاتاندا لە ڤیدۆکانە ئەوەمان بینیوە ئەمانەیە بە هەمان شێوە ئەم دیمەنە دووبارە بکەینەوە. لە ئێستادا هەوڵەتێکی زۆر لە دەوری دەریاچەی ناو پارکی ئازادی ئەم شەو کۆبوونەتەوە بۆ ئەوەی کە ساتێکی تایبەت تۆمار بکەن و ئەوەی کە هەیە بۆ یەکەم جار ئەم چالاکیە دووبارە بکەنەوە. ئەوەی کە هەیە لە ئێستادا ئاگاداریانەکەنەوە بۆی کە باڵۆنەکانیان ئامادە بکەن بۆی کە هاوڵاتێکی زۆر لێرەیە. خاتوی نێسڵاوتان لێبێ چۆن بۆ ئەم شەو بەشداریتان کرد؟ من پێشوتم فستیڤاڵم لە فیلمە بینیوە لە تایلەندیش ڤیدۆم بینیوە لە ئینستادا ئەنرا لە یوتیوبە. ئیتر کە بە سپۆنسەرکراوی پۆستەکەم بینی ئەم ئیڤەنتە کرا بۆ یەکەم جار لە سلێمانی ئیتر دەستی ڕفتەکەم کرد لە ئیشەوە خێرا هێنام و خێرا هاتیم بۆ ئێرە. ئێستا پەشیمانی کە هاتی لەگەڵێ؟ نەوەڵا سپاسیشی یەکەم. یەکی یەک دانەشتان پێ ئەم شەو؟ ئەوە ئەو بووی کردم. هەرچی بۆی کڕی ئەو ئەتانەوێ ئاواتێ بخەنە دڵتانەوە و کۆتایی 24 و سەرەتا ئەچین بەرەو 25 ئاواتێک بکەیتە دڵتەوە بینێری بۆ ئاسمان؟ ئاواتم هەیە داشێنێم بەس لێرە نایڕم. بێمەی ناڵی؟ بێمەی ناڵی. ئاواتێکە هەیە؟ بەڵێ. ئەتوێت پێمان ناڵی؟ نا. سەرکەوتوو بە سپاس بۆ نێوە. بەڵێ لە ئێستادا هاوڵاتێکی زۆر لە زیاتر کە گەنجن ئەوانی کە هاتوونەتە ئێرە بەشداری ئەکەن لەم ئیڤێنتەدا لە پارکی ئازادی لە لای ئەو دەریاچەی کە هەیە. زیاتر ئەوەی کە هەیە لێرەدا ئەیانەوێت ئاواتێ بخەنە دڵیانەوە و باڵۆنەکان بنێرن ئاسمان بۆ ئەوەی کە
وەکۆی کە ئاواتەکانیان بێتە دی بەڵێ ئەوەی کەبینن لێسادا چاوەڕوانن بۆی کە دەست پێ بکات ئەم ئیڤێنتە و باڵۆنەکانی خۆیان ئاگری پێوە بنێن و بینێرن بۆ ئاسمان.